کاتێک بەعسیەکان تاوانی ئەنفالیان ئەنجامدا ئەم تەنها تەمەنی 9 مانگان بوو. عەبدولخالق لەگەڵ زۆربەی کەسوکارەکەی بە باوکیەوە بەدەستی بەعس ئەنفال کران. مانگان بووە، تەمەنم مناڵ بووە کە دایکم گێڕێتەوە. تەبەن بیرەوەریەکانی ئەنفال زۆرن، منیش تەمەنم مناڵ بووە، 9 مانگ بوومە ئەگێڕێتەوە کە ئێمە لە سژ نابووینە. منیان لە سەر دیوارەوە کە سژنەکەیان شکاندووە و نازان بەچی شێوازێک ئەو سژنە شکێنراوە، سژنەکە شکێنراوە و دواتر منیان لەسەر دیوارەوە هێناوەتە ئەم دیوە، یعنی پورەکانم یەکێکیان لەو دیوە، دایکم لەم دیوە منی خسۆتە ئەو دیوە، یعنی بەو شێوازە من لە زیندان ئازاد کرام. چیرۆکەکانی ئەنفال ئەوەندە زۆر و تراژیدین کە ئێستاش لە بیر و زێنی کەسوکار و ڕزگاربووەکانیدا ماوەتەوە. ئەم گەنجە خۆی نوگرە سەلمانی بینیوە و ئێستاش بازارەکانی نییە ئەو بەندیخانەیەوە ئەتلێتەوە. کە سەرەتای هاوین دەستی پێکرد، ئێمە لە نوگرە سەلمان بووین. دوای ئەوەی کە لە دەبست 3 مانگ لە نوگرە سەلمان جەوەغە گەرم بوو، ئەفسەر و زابط و ویناغان بۆ ئەوەی قاڵەقاڵ و سەوتی مناڵەکان بێڵێ لە کاتی نێوەڕوانی گەرما ئیسراحەتکەن لە سەعاتی 10 و 11 مناڵیان جیا کردویان کردە پێچێک بوو پیان و پێچە خۆڵەکە تاکو سەعات 3 و 4. ئەوە بوو چەند ڕۆژێک هەم مناڵیان بۆ شوێ جیا کردو، مناڵیش چوە پێچە خۆڵەکە و خۆرێکی خۆرەتاو بوو. زۆربەی مناڵەکان ئەنی بەشێکی لە مناڵەکان ئەمردن کە لە 1 ساڵان و یان کردوێت تاکو 6 ساڵان و 5 ساڵان و 10 ساڵان، ئەوەی کە تەمەنی مناڵ بوو. سەرەتا گەورەکانمان لە پەنجەرەوە ئاویان بۆ شۆڕەکردنەوە بۆ ئێمە لە بڕۆی لە تینا ناخنگەنی کە چەند یەکەم جار مناڵە خنکیان لە تینا ناچار ئەو ڕیانەکە ئەویان شۆڕەکردووە کە سەریان کرد ئەمە چارەسەر نییە، تۆ ئاو لە سێقاتێک و دووقاتێک بەردەیتەوە هیچ سوودێکی لێو ناگرێت کەتی لە خوارەوە. ئەمجا فانیلەی سووفیان تەڕە کرد و کاتە خاولیش نەبوو بڵام بە خاولی، فانیلەی جلەکان بەرگیان تەڕە کرد و بەریاندا و مناڵەکان شیامژی منێکیان خۆم لەو مناڵانە بوومە. دواتریش چەند مناڵێک کە دایکیان شیرین بولانی خود مناڵ زۆر شیرین لای دایک ئەی شاردەوە لە بەرەوەی گوایە نەبرێ بۆ دەوە کە ئەیان دۆزیوە لیانەدا. یەکێ لەو مناڵانی کە لەسەر ئەو کتابتەکە بە کێبڵدایلەی ئاکۆی ناوبوو کە لە یەک ئایلە بوون لای ئێمە. چەند مناڵێ زۆر لە برسا ئەمردەوانەی کە من ینی کەسی خۆم نزیکی خۆم بەهۆی نەخۆشیوە بەهۆی لە نەخۆشیەکە چی بوو لە برسا مردن. 32 ساڵ پێش ئێستا بەعسیەکان ئەو تاوانەیان دشت بە کورد ئەنجامدا، بەڵام تا ئێستا دۆکۆمێنتکردنی کەلوپەل و چیرۆکەکانی ئەنفال کراوان بە ئەنجام نەگەیشتووە. تر کە پێویستە ئاماژەی پێ بکەم ئەویش نەبوونی مۆزەخانەیەکی مۆدێرنە لە گەرمیان بەڕاستی تا ئێستا شوێنەگەشی دانراوە، هیچ کەسێ نهاتووە بەدەم بەهانەیە بۆی ئەم مۆزەخانەی دوورکە. زۆری کەلوپەلەکان من بە حکمی ئەوەی کە خۆمان خەڵکی دیاتەکانی ناوچەی گەرمیانین ئاگادارم لە ماڵەکانە زۆر ڕێزە کەلپەلان هەڵواسراوە، جلو بەرگەکان ماون. ئەم جلو بەرگانە گەر جێگای نەبێ کۆ بکرێتەوە بەدیکۆمێن نەکرێت چونکە لە چەند ساڵی داهاتووە ئەفەوتێ و نامێنێ. گۆڕە بە کۆمەڵانەی کە لە سەماوە دۆزراوەتەوە پێویستە فەحسی دیانێنی بۆ بکرێت بۆ ئەوەی بزانین کامە گۆڕی کەسوکارەکەمانە و کامە گۆڕی کەسی ئازیزی خۆمانە هەر لە چاوەڕوانیدان پێویستە لەسەر حکوومەت ئاوڕێکی جدی لەم بوارە بداتەوە لە ڕووی معنەوی ئێمە هەست بە ئاسوودەیەکە نەگەر گۆڕی ئازانمان بگەڕێتەوە زێدی با و باپیری خۆمان. شاهۆ ئیبراهیم، گەلی کوردستان، ناحیە ڕزگاری.